بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان وخوشويستان بنراني كنالي أسماني بيام سلام ورحمة وبركة مهرباني خواي قورا برج بسر دلو دروني همولا كمان لم بارشيوش خواهی بالادست خواهی کردگار رحماتی خوی نازل بکا بسر مال و بسر دل و درون و سفری همو لایکمان انشاءالله یا ربی خواهی چون مالکان رازانده و بأمانگ مبارکی خواهی دلکانش ما روناکی یا رب العالمین. خواهی گوره کس سفری ایمد آودان کرده و سفری هجارانیش اوها آودان که یا رب العالمین. خواهی قاسه و کاسه همو هجاران پرک یا اکرم الاکرمین. یا ربی خدای هر نخوشک هر درددارک هر ئەو کەسانەی کەوا مبتەلان تۆ خۆش دویستن تاقیدکردنەوە خوای گەورە شیفایان بدەی لەم مانگە کە مانگی ڕەمەزانە ئامین یا رب العالمین. بەڕێزان و خۆشەویستان حەز دەکەم لەم پارشێوەدا باسی تاوانی زێدەڕۆییتان بۆ بکەم. کاتێکەوە مانگی ڕەمەزانە خەڵکێک بە ڕۆژوو دەبێ بەربانگان و فتاران خەڵکانێک شتی زۆر دێننەوە لە بازار و لە شوێنەکان بۆ خواردن، بەڵام ئاگادار بن توشي إسراف نبن. آفات الجود الصرف، نخوشي وبلاو مصيبتي سخاوة إسرافها. والله هر سخيك هر دس كراويك هر كسيكوا الحمد لله مسلمانان دستيان كراوي لما أجي رمضان شد كرن بو خواردن، بلام نخوشيكي هي أم سخاوة أو اشتيا أو إسرافي أو زيد الروية خوابا نامان بدا. أجر بيوسيد با نيو كيلو شير نمانيا ميكا كيلويك، أجر بيوسيد با چیلۆیەک خواردەمەنی هەیە مێکە بە 2 کیلۆ لەبەرەوەی چیلۆیەکەتر زیاد دەبێ بەڕێزەکەم ئاگادار بە خەڵکانێکن ئەو پارێکەوە تۆ ئەگەر ئایا 1000 دینارە ئایا چەند پارەیەکە نیوێ بکە بە سەدەقە باشترە لەوەی کەوا تۆ بیدەی بە خواردن و خواردنەکەش پاشان بمێنێتەوە و هەموو فڕێ بدرێ. هەم گوناحی ئەم زاد و زەخیرە وەکو کوفرانەیەک دەبێ وەالعیاذ بالله. ئەم تەعامە ئەم زاد و زەخیرە تا گەیشتە بەردەستی ئێمە لەوانەیە سەدان مسلمان پێوی ماندوو بوو بێ. زاتۆش ئەوها بە ئاسانی دوو لە ڕوتان لە زێرابەکانی دەکەی لە تەنەکەی خۆڵی دەکەی واللهی هەر هەمووی حیسابی لەسەرە. کاتێک پێغەمبەری خوا ڕوحم بە قوربانی بێ لە یەک لە ماڵی هاوڵەکانی لە ماڵی خۆی معلومتانە هیچ کاتێک تێر بە زگی خۆی نانی جۆشی نەخواردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لەگەڵ گەورەمان ئەبوو بەکر و عومەر خوا لیان ڕازی بێ لە برسان لە ماڵەوە دەردەچن لە برسان سبحان الله گەورە و قائیدی ئومەی ئیسلامی سبحان الله قەت تێر بە زگی خۆیان نان نەخواردووە لە برسان دەردەچن دەستنێک لە ماڵی هاوڵەکانی دەفەرمون چ هەیە بخۆین سبحان الله هەندێک نانی جۆ لەگەڵ دوسێ دنکە قەسپی ڕق و ئیشک بۆی بۆ دێنن لەگەڵ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایدێنن لەگەڵ کاسە ئاوێک بۆی دادێنن پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نانەکە دەقرتێنێ و ئاوەکە دەخواتەوە و دەگریا پێغەمبەری خوا دەگریا لەبەر ئەوەی کە چاوی بۆ هەموو ڕزقەی کەوتووە کوا ڕزق تەنها نانی جۆی لەگەڵ قەسپی ئیشک بۆەوە بەڕێزان ئەنجا ئاویشی لەکن بۆ فەرمووی ثم لتسألن يومئذ عن النعيم. فەرمووی قەسەم بە گەورەی خوا لە ڕۆژی دوایی لەسەر ئەو نیعمەتە خوای گەورە پرسیارمان لێ دەکاتەوە. ئەنجا وەرە پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم نانی جۆی بخوا لەگەڵ ئاوی گەرم لە گەرمایەکی بەو توندیە ئەنجا سوێن بخوا بڵێ قەسەم بە گەورەی خوا لەو نیعمەتە خوای گەورە لێمان دەپرسێتەوە ئەدی ئێمە ئەدی سفرەکانی ماڵی ئێمە ئەدی خواردن و ئەدی چێشت و ئەدی زیافەتەکانی ماڵی ئێمە واللهی خوا لتسألن يومئذ عن النعيم لێمان دەپێچێتەوە دەربارەی ئەو هەموو ڕزق و ڕۆزیکەوە ئێواران لەسەر سفرەکان حازر دەکرێت. دا زۆر دەستگر بن کابانان خوشکان ئەوانەی کەوا لە ماڵەوە لەسەر مەتبەخن دەستگر بن بەو ڕزق و ڕۆزیکەوە هەیە. خوای رب العالمین بیگرێتەوە بەخوا هەموو مەحتەل دەبین دەوڵەمەند بی هەژار بی پاشا بی گەدا بی کە خوای گەورە لێستاندی دەستت ناکەوێت. جا بۆیە یەک لە شکرانەکردنی ئەو نیعمەتانە دەست پێوەگرتنە و دووربوونە لە ئیسراف. خوای رب العالمین دەفەرمێ وەکولوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. دەفەرمێ ئەی ئیماندارینە ئەی خەڵکینە ئێوە بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن زێدەڕۆیی مەکەن واتە لە خواردن و خواردنەوەش ئیسرافەیە نەک لە ڕێشتن و لە فڕێدان یعنی فڕێدان ئەوە حرامە ئاگادار بن ئەوە کوفرانەی نیعمەتە کاتێکەوە شیوێکی زۆر ماوە دەڕێژرێ فڕێ دەدرێ ئەوە کوفرانەیە والعیاذ بالله.
ئەدی ئەگەر زۆرت لێ ناو زۆر شت خوارد ئەوە ئیسرافەکەی ئاگادار بە زێدەڕۆیی زۆر خواردن ئەوە ئیسراف هەم ئیسرافی جەستەیی خۆتی هەیە هەمیش ئیسرافی مالی هەیە کاتێکەوە تو ئەو ماڵ و داراییە بە هەدەر دەدەیوەتی دەگەی کەوا دنیا هەر ئەمڕۆیە و هەر ئەم ژەمەیە و ژەمێشتر بە دوا دانایە بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا طبختم المرق فأكثروا الماء ئەگەر ئێوە شلەیەکتان لێنا شیوێکتان لێنا ڕوون بوو واتە شلە بوو شۆربا بوو ئاوی زیاد تێکەن تاوەکو وتعاهد جیرانك دەفەرمێ وەشارێک جیرانك ئەو دراوسیانەی دەوروبەرت بەشدار بکە لە خواردنەکەت واتە ئەگەر شیوەکەت زۆر بوو هەمووی تێمەکە کە بۆ پاژماوە بەرخۆر ئەنجا بچی بۆ مسلمانان و جیرانەکانی بنێری نەوەڵە هەر لە ناو منزەڵێت دوسێ قاپان لێ جوداکەوە بۆ هەژارەکانی گەڕەک و کۆڵانی خۆتی بنێرە ئەوە وەکو دەڵێ سوپاسگوزاری ئەو نیعمەتە خوای رب العالمینە بۆیە کوفرانەکردن واللهی ئەو نیعمەتە دەشارێتەوە و هەروەها ئیسراف و زێدەڕۆیی بۆتە سەبەبی بەهیلاکچوون و سەبەبی لە ناوچوونی هەموو گەلەکان تەمەشا گەورە دەسەڵاتی کوفر کە فرعون بوو فرعون کاتێکەوە خوای رب العالمین لە ناوی برد هۆکارەکەی ئیسراف بوو کە خوای رب العالمین دەفەرمێ وإن فرعون لعال في الأرض وإنه لمن المسرفين سبحان الله فرعون وای لێ هاتبوو کەوا خۆی زۆر پێگەورە بوو زۆر خۆی پێگەورە بوو أنا ربكم الأعلى ما علمت لكم من إله غيري هیچ خوایش کەم نەبیستوە غەیری خۆم وای لێ هاتبوو هەندە خۆی پێگەورە بوو سێبەری خۆی دێت بوو لە خۆی باایی بوو وای لێ هاتبوو جەزای نەخوا کەس ڕۆح لەبەر نییە لە خۆی بەولاوە قسە هەر قسەی خۆی بوو بەڕا هەر بەڕای خۆی بوو ئەگەر ژنومێردێک لا حیا فی الدین ئەگەر کاری شەرعیان ئەنجامدا بە دەبا بە ئیزنی فرعون بێ ئەگەر کوڕ بێ بکوژرێ ئەگەر کچ بێ بکرێت خادم و خوڵامی ئەوەیە تەکەبر و تەجەبر لەسەر زەوی کە ئینسانێک ناو هەناوی پڕی پیسایی بێ دوو لە ڕووتان ئەنجاش ئەوها لوودبەرز بێ لە ئازەوی ئەنجا خوای گەورە دەفەرمێ ئەوها خۆی بێزل و گەورە بوو و هەروە دەفەرمێ وإنه لمن المسرفين سبحان الله ئیسرافی زۆر بوو ئیسرافەکەش لە چ بوو لە دەسەڵات و هەروها لە بەخشین و لە خواردن و لە نیعمەتەکان خوای گەورە زۆری پێدا بوو وای لێ هاتبوو ئیسرافی کرد ئیسرافی لە کوفر کرد ئیسرافی لە هەموو لایەنەکانەوە زێدەڕۆیی کرد بۆیە خوای گەورە دەفەرمێ ئەو هامان لێکرد بۆی کە ببێتە عیبرەت اليوم ننجيك ببدنك أي فرعون أو رتود هێلینەوە سبحان الله ئەو هەموو ئەطیبا و زانای دنیا لە ئاسمانەوەی فرعون سەرسام بوون بەبێ مۆمیاکردن بەبێ هیچ دەرمانێک خوای رب العالمین هێشتوێتەوە بۆ لتكون لمن خلفك آية بۆی کەوا بۆ فرعونەکانی دوای خۆت بۆ ملهوڕەکان بۆ مجریمەکان بۆ لوودبەرزەکانی دوای خۆت ببی عیبرەت بەڵام بەداخەوە ئەوان نەزانتر بوون لە فرعونی گەورە فرعونی گەورە ئەوە بۆ پند و عیبرەت بەڵام ئەوان دەرسیان لێ وەرنەگرت ئەوان چاویان لێ کرد سیاسەتەکەیان دووبارە کردەوە لوودبەرزی و خۆ بەزلزانین و تەکەبر و ئیسراف و زێدەڕۆیی لە هەموو شتێک هەتاوەکو وای لێ هات هەموو لوودبەرزەکانیش وا بە دەردی ئەم فرعونە دەچن خوای گەورە ئێمە بپارێزێ ئینشاءالله بەڕێزان ئەگەر سەیری حاڵی خۆمان دەکەین لەگە حاڵی پیاوچاکان و سەلەفی ساڵح ڕەحمەت و ڕەزای خوایان لێبێ واللهی ئێمە زۆر لەوان دوورین واللهی جل و بەرگمان واللهی خواردنمان ماڵمان واللهی تەمەشا دەکەی سیارە و مەرکەبەکەمان واللهی لە مەرکەبی پیاوچاکان ناچێ لە ماڵی پیاوچاکان ناچێ لە ماڵی سەلەفی ساڵح ناچێ سبحان الله لەوانەیە غورفە نەبێت تەلەڤیزیۆن لێ نەبێ بەڵام لە هەموو ماڵ دەگەڕی بەرماڵێکت دەست ناکەوێ لە هەموو ماڵ دەگەڕی موسحەفێک نییە قورئانێکی لێ نییە لەوانەیە مناڵەکان هەموو دەورەیەکیان بینی بێ هەموو کتابێکیان هەبێ هەموو لەعابەیەکیان هەبێ بەڵام بەداخەوە ئەتارێکیان نییەکەوە هەندێک دینی تێدا فێر بن هەندێک سیرەی فێر بوو بن هەندێک دەورەی ئاینی و خولی قورئان خوێندن فێر بوو بن ئایا ماڵی هاوڵان ئەوها بووە ماڵی پیاوچاکان ئەوها بووە کەوا بەو شێوازە بێ بەداخەوە ئەو ڕۆکە ئێمە ئیسرافمان کردووە لە هەموو بوارەکان و لە بواری جلوبەرێک حتى ئەو پۆشاکێکەوە ئێمە دەیپۆشین واللهی ئیسرافی پێوەیە خوای گەورە بۆمان بە ئیسراف نەنووسێ یا ڕەبی خودایە ئێمە بۆیە ئەم جلوبەرگە لەبەر دەکەین بۆی کەوا خەڵکانێکی دژەدین و دژی بەرنامەکەی تۆ ڕەخنەمان لێ نەگرن کە ئێمە خزمەتکاری ئەم دینەین نەڵێن خەڵکانێکی مسلمان ئەوها دواکەوتون ئەوها ناشین و نامۆن وا نەبن بۆی خزمەتی دینەکە زیاتر بکەین ئەی خوای رب العالمین دەفەرمێ لە پیاوچاکان دەژێڕەوە دەفەرمێ واللهی حسني بصري رحمتي خويلي بدا فرمي لقيت 40 من الصالحين ليست لهم ثياب
واللهی دەفەرمێ گەیشتمە چل لە پیاو چاکان چل پیاو چاکم بینیکەوە دەڵێ هەرە پیاوی چاک بوون وەکو دەڵێ قوتبی زەمانی خۆیان بوون سوبحان الله لە یەک پۆشاکی بەری خۆیان زیاتریان نەبووە لە یەک بەر و بەرجی خۆیان زیاتریان نەبووە بەرجی خەوتن بووە بەرجی سەفەر بووە بەرجی گەشت و ئیش و کار و کرێکاریان بووە هەموو بەرگەکان یەک بەرگ بووە سوبحان الله ئەویش بەرگێکی وا بوو هەر لە خوار چۆکیانەوە بووە نەک بەرجێکەوە ئۆتو کرابێ بەرجێک ئەو هەموو مۆدیلە بێ ئەو هەموو شێوازە مۆدرنی پێوە بێ واللهی بۆیە ئێمە تووشی ئیسراف هاتوین ئەگەر ئیستیغفار نەکەین خوای گەورە بمان پارێزە یا ڕەبی تووشی ناشکری بووین خوای گەورە هەموو لاکمان حفظ بکە ئینشاء الله ئەگەر بەراوردێکی تر بکەین لە مابەینی پیاوچاکان لەگەڵ خۆماندا دەفەرمون لە چلەی جستان دەگەیشتنە پیاوچاکان و سەلەفی ساڵح واللهی دەفەرمێ یەک پۆشاکی لەبەردا بوو پۆشاکەش بۆ هاوین نەدەشیا بۆ هاوین ینی کاتێکەوە هاوین بێ خەڵک ئەو پۆشاکە لەبەر ناکە لە چلەی جستان دەفەرمێ وەک بینا و ئاو دەدەرزی لە سەرمان لەبەرەوەی یەک بەرجی لەبەردا بوو ئەو بەرگەش زۆر تەنک ببوو کە ڕۆژش تەئسیرێ دەکردنەوە ئەو سەرمایە ئەنجاش بایەخیان بە دنیا نەبوو ئەنجا گوێیان لە دنیا نەبوو کە دەفەرمێ إن لله عبادا فطنا طلقوا الدنيا وخافوا فتنا فلما علموا أنها ليست للحي وطنا جعلوها لجة وصالح الأعمال فيها سفنا پیاوچاکان ئەوانەیەکەوە پیاوی قبرن پیاوی دواڕۆژن پیاوی ئەودی و قیامەتن دەفەرمێ زۆر زیرەکن پیاوی قیامەت زیرەکە کاتێکە لە دنیا دەڕوانێت دنیا دارالبەقا نییە دنیا بۆ کەس نامێنێ ئەگەر دنیا بۆ کەس مابانە دەگەیشتە لای ئێمە ئەوە باش بزانن دنیا و دەسەڵات و سەڵتەنەت ئەگەر بۆ هیچ کەسێک مابە واللهی ئەوڕۆ ئێمە ئەوها لەژێر ئەم هەموو ناز و نیعمەتە نەدەمای بۆیە زانیان کە دنیا جێی بەقانیە جعلوها لوجەتەن دنیایان کردە دەریایەک وە کردەوە چاکەکانیشان کردە کەشتێک لەناو ئەو دەریایە سوبحان الله واتە بەهۆی کردەوە چاکەکانیان خۆیان دەرباز کرد بەڵام بەداخەوە ئێمە دنیامان کردۆتە ئاوات ئامانج هیوا مەبەستمان بۆ دنیا هەوڵ دەدەین تا دنیاش لە ناومان دەبا و لە دنیادا بە هیلاک دەچین ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو لە ڕووی بەڕێستان بەلای کەلاکێکدا ڕۆیشت کەلاکێکەکەوە خاوەنەکەی فڕێدا بوو فەرمووی چێ هەیە ئەو کەلاکە بکڕێ فەرمیان ئەی پێغەمبەری خوا چێ ئەو کەلاکەی دەوێت چێ ئەم مەڕە مردار بۆی دەوێت کەس نەک بە پارە نایەوێ پارەشمان بدەی نامانەوێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی واللهی دنیا لەکن خوای رب العالمین زۆر لەو کەلاکە بێ ڕەسیتر و بێ قیمەتر و سوکترە ئەنجا ئایا ئێمە بۆ دنیاوە هەوڵ بدەین ئەدی قەبرمان ئەدی دوا ڕۆژمان ئەدی بەرزەخمان ئەدی ژیانی ئەو دیومان دەبێ ئاگادار بین ئیسرافکردن و زێدە ڕۆیکردن ئێمە مەغرور نەکاوەمان لێنەیەکەوە دنیامان بە کۆڵدادا بێ و هەروەها دوا ڕۆژشمان ئێمال کرد بێ گەورەمان یوسفی کوڕی یعقوب سەلامی خوا لە هەردووشیان بێ کە هەردووشیان پێغەمبەرێکی خوای بوون دەفەرمێ یوسف عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بە ڕۆژوو دەبوو بێ لە ڕۆژی واجب معلومتان بێ کە ڕۆژی واجب لە هەموو دینەکان هەبووە وەکو خوای گەورە دەفەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ڕۆژوتان لەسەر واجب کراوە وەکو ئومەتانی پێش ئێوە لەسەریان واجب کرابوو بەڵام شەر نییە ئەوها مانجێک بوو بێ یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بە ڕۆژوو دەبوو ڕۆژی سنەتی زۆر بوو لیان دەپرسی ئەی یوسف تۆ مەلیکی تۆ گەورەی تۆ وەکو دەڵێ ڕئیسی کۆماری بۆ ئەوەندە لە خواردن خۆت دەپارێزی ناخۆی هەر بە ڕۆژوو دەبی فەرمی وەڵڵاهی هەر ڕۆژێک تێر دەخۆم دەترسم حاڵی هەژار و فەقیرەکانمان بیرچێتەوە بۆیە تێر خواردن و زێدەڕۆیی ئینسان سەرقاڵ دەکات لە حاڵی هەژاران و حاڵی فەقیران ئەوانەی کەوا ئێستا عەوداڵن بۆ یەک پاروەرنان ئەوانەی کەوا عەوداڵن بۆ یەکەوە تێر بە زجی خۆیان ئێوارەیەک فتار بکەنەوە پارشێوێ کەسنەوە نان بخۆن واللهی بەڕێزان لەلاتان سێ شتێکی مەحاڵ نەبێ کە مسلمان هەیە ئەهلی مزگەوت واللهی ئەهلی قورئان واللهی حافظ القورئان والله نیەتی جەمێک بە زجی خۆی تێری خۆی و خانەوادەکەی نان و نانێکی باش بخوا ئەو نیعمەتەی خوای رب العالمین پێی داوی شکرانەی خوای لەسەر بکە بۆیە بەو شکرانەیە نیعمەتەکان بەردەوام دەبن و زیاد دەکەن جا بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک هەدیەیەکی بۆ هات هەدیەیەک بوو کەوا لەناو پاکەت و مەقەبایەکدا بوو هەدیەیەک بوو شتێکی عەجیب و غەریب بوو شتێکی زۆر جوان بوو فەرموویان ئەوە بۆ تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئێمە ئەوڕۆکە عەشامان کردووە خواردنمان خواردووە نامانەوێ
بیدە بە هەژارێکی مسلمانان سبحانە دەڵێت تاوەکو دەرگا بە دەرگای لە دەرگای هەژارین دەدا مسلمانان دەدا دیان فەرموو خۆمان نانمان خواردووە و نامانەوێ دیان گوت کاکە لێمان وەرگرن بۆ بەیانی بیخۆن دێ فەرموو تۆ زەمان دەکەی کە ئێمە تا بەیانی بمێنین تاوەکو بەیانی ئەو نانە بخۆین نامانەوێ سبحانە دەڵێ وای لێ هات هەموو شاری مەدینەی کرد کەسێک نەبوو ئەو نانە لێوەربگرێ ئەو خواردنە چەورەی لێوەربگرێ کەوا مسلمان ئەوها قەناعەتیان هەبوو ئەوها دوور بوون لە ئیسرافیان نەدەکرد بۆیە ئیسراف دەبێتە سەبەبی هیلاک لە ناوچوونمان و ئەو نیعمەتانی کەوا خوا داوێتی وەڵڵاهی ئیلا بە کوفرانە لە ناو دەستن و بە شکرانە زیاد دەکەن خوا دەفەرمێ لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەگەر ئێوە شکرانەی بکەن خوا زیادی دەکات خوا نەخواستە ئەگەر کوفرانەی بکەن ئیسراف بکەن زێدەڕۆیی بکەن واللهی خوای رب العالمین دێ بڕێ خوای گەورە پەنامان بدا ئەبەم ئەندازەیە هاتینە کۆتایی بەرنامەکەتان بەرنامەی ئاسۆڕین مای ئومێد دەکەم کەوا ئەمرین مەیەنە بۆ خۆم و بۆ ئێوە بەڕێز کەلکێکی هەبوو بێ ئینشاءالله و بوو بێتەمایی ڕەزامەندی پەروەردیگارمان یا ڕەبی خوایە لەم پارشێوە لە گوناهەکانمان خۆش بی خوایە لە گوناهی هەموو ڕۆژوگرانی ئەم ئومەتە خۆش بی یا رب العالمین شیفای نەخۆشەکانمان بدێ قەردی قەرداران بدێ و یا ئەکرەم الئەکرەمین غەمی غەمباران بڕەوێنێ و یا ئەکرەم الئەکرەمین آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.